ئەگەر لەناو بازاڕی شاری سلێمانی بڕوانیت بە تایبەت ئەو دوکانانەی کە پێداویستی و خۆراکی سەرەکی ڕۆژانەی هاوڵاتیان دەفرۆشن بازارکردنی هاوڵاتیان لە دۆخێکی ئاساییدایە و نرخی کاڵاو شتومەک هاوشێوەی ڕابردووە و گۆڕانکاریەکی ئەوتۆی بەسەردا نەھاتوە بەڵکو هەموو شتێک لە جێگەی خۆیدایە. دەربارەی دەنگۆی بەرزبوونەوەی نرخ فرۆشیاران دەڵێن زیاد لە پێویست خۆراکی سەرەکی ڕۆژانەی هاوڵاتیان لە بازاردا هەیە و گۆڕانکاری ئەوتۆش لە نرخدا ڕووی نەداوە. جموجۆڵ هەیە و بازار جۆرێک لە جوڵەی پێوە دیارە. جوڵەکەش چییە؟ خەڵک لە نەتیجەی ترسێکەوەی ئەو ترسی کە هەیەی لە ئیعلامدا باسکراوە و لە جێگاکانی تردا باسکراوە کە بازار بەس من دڵنیای خەڵک دەکەمەوانێت کە بازاڕەکان بەشی ئەوەی بە زیادەوە کاڵا تێدایە کە ئەو ترسیان هەبێت. داری جاران نەماوە بە کۆڵ و بار شت بێتە وڵاتەوانێک تاجرمان هەیە بە 1,012,000 تەن ڕزقێنێتەوە شارێکەوانی. بۆ ڕێگریکردن لە بەرزبوونەی نرخ و زیاتر چاودێریکردنی بازار بە تایبەت دوای ئەو دەنگۆی دروست بووە لیژنەکانی چاودێری سەردان و بەسەرکردنەوەکانیان چڕ کردووەتەوە. سەرۆکی لیژنە هاوبەشەکانی قایمقامێتی سلێمانی دەڵێت هیچ بەرزبوونەیەک لە نرخی کاڵاو شتومەک ڕووی نەداوە. هاوبەشەکانی قایمقامێتی قەزای مەڵبەندی سلێمانی ئێمە سەردان و بەدواداچوون و پشکنینەکانمان بۆ ئەو شوێنانە بۆ فرۆشگاکانی فرۆشتنی خواردەمەنی وشکە کە لای خۆمان بە وشکە ناسراوە چ بە تاک چ بە کۆ سەدانەکانمان چ ڕووپڕتر کردوێتەوە لە ناو شوێنە جیاوازەکانی شاری سلێمانیدا کە ئەم فرۆشگایانەی لێ لەگەڵ فرۆشیاران لەگەڵ هاوڵاتیان ئەدوین تا ئێستا تێبینی هیچ بەرزبوونەوەیەکمان نەکردووە لە نرخا بە شێوەیەکی مەترسیدار کە ترسێکی ئەوتۆ دروست بکات لەسەر ژیانی ڕۆژانەی هاوڵاتیان. لێرەوە دڵنیاییە هاوڵاتیانی شاری سلێمانی کە بە هیچ جۆرێک سنوورەکان داناخرێ و سەرجەم گەنجینەکانی خۆراک پڕن لە خواردن و خواردنەوە کە پێداویستی ڕۆژانی هاوڵاتیانی شاری سلێمانیە و گەنجینی وا هەیە کە ئێمە لیژنەکانمان سەردانی کردووە خاوەنی گەنجینەکە پێویستوە ئێمە خواردن ناین لەبەرەوەی ترسین خواردنەکانمان کەسپار بێ ئەمەنگە موادیان هەیە. ڕۆژانە لە سنوورەکانەوە چەنەها ترێلە و چەنەها لۆری موادی خۆراکیێنێ بۆ سنووری شاری سلێمانی لە سنوورەکانی برایم خەلیلەوە بۆ دووهۆک و لە حاجمڕانەوە بۆ هەولێر و لە شوێنەکانی تریشەوە لەبەر ئەوە سەرجەم خاڵە سنوورەکان کۆنتاکی باشترمان لەگەڵیانە هەیە کە ڕۆژانە چەنەها ترێلەیە لە خواردن و خواردنەوەکان خۆیەکە بە ناو شارەکانی هەرێمی کوردستانە. پاش هەنگاوەکانی باشووری کوردستان بۆ بەڕێوەچوونی پرۆسەی ڕیفراندۆم و ئەو دەنگۆیانی کە بازە داخستنی سنوورەکانی هەرێم دەکرێت هاوڵاتیان مەترسی ئەویان هەیە کە خواردن و پێداویستیەکان لە بازاردا کەم بێتەوە هەوڵی ئەمبارکردنی پێداویستیەکانیان دەدەن بەڵام هەموو ئەم دەنگۆیانە لەلایەن بەرپرسانی حکوومەتی هەرێمەوە ڕەت دەکرێتەوە و بە بێبنەما لە قەڵەمی دەدەن.